سڵاوتان لێبێ و شەوتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمجارە بۆ قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. بەڕێزان وەک دەزانن کە لەگەڵ پەسەندکردنی بودجەوە پێش پەسەندکردنی بودجەش ئەو پێشاتە سیاسیانی کە لە هەرێمی کوردستاندا ڕوویاندا جێگەی نیگەرانی هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بوون. بە ئێستاشەوە کۆمەڵی گرفتی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. دیارترینیان مەسەلەی نادەستوریبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و ئەو گرفتە دەرایانی کە بەرەو چێرەمی کوردستانی گرتووە، ئەو جیاوازی و جیاکاری کە دەکرێت لە نێوان بە شەبوجێ پارێزگاکاندا، ئەو خراپی دەستی ئاوەدانی خۆشگوزەرانی و خزمەتگوزاری کە بە شێوەیەکی دیار و ئاشکرا بە پارێزگای سلێمانی و ناوچەکانی دیکەوە دیارە. زۆر بابەتی دیکە کە قسە هەڵدەگرێ و خەڵک بە ئومێدن بۆی لەگەڵ پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی عێراقدا ئیتر بەڕاستی خۆشگوزەرانی و ژیانێکی تا ڕادەیەک شایستە بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە، بە تایبەتریش بۆ دانیشتوانی پارێزگای سلێمانی، ئیداری ڕاپەڕین پارێزگای هەڵەبجا و ئیداری گرمان بەداخەوە. یعنی ئێمە هەمیشە لە قسەکانمانە جەقلەوە دەکەینەوە کە پارێزگای سلێمانی دەوروبەری لەگەڵ پارێزگاکانی دیکە تا ڕادەیەکی تر جیاوازی هەیە. هەموو ئەمانە گفتوگۆ و قسەی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز زیاد جەبار، سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. کاک زیاد زۆر بە خێربەی سپاس بۆ ئامادەبوونە. دەمەوێت سەرەتاوە بپرسم دوا گۆڕانکاریەکان ئەوەی کە ئێستا لە عێراقدا بێت سەبارەت بە بارودۆخ و گوزەرانی خەڵک هەموو چاوەڕوانی ئەوەن کە کۆتا قۆناغی پرۆژە یاسای بودجە تەواو بێت و ئیتر خەڵک کەمێک لەم مەینێتە ڕزگاری بێ. دەمەوێت وەکو پەرلەمانتارێک پێم بڵێ بزانم لەگەڵ پەسەندکردنی بودجەی عێراق ئیتر خەڵکی سلێمانی و بەگشتیش هەرێمی کوردستان جارێکی دیکە دەتوانن دەستی ئاوەدانی خۆشگوزەرانیان بۆ بگەڕێتەوە. زۆر سپاس، سڵاو ڕێزمان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. لە ڕاستیە قانونی بودجە لە هەر دەسەڵاتێک و حکومڕانێک هیچێکە لە بنەما ئەساسیەکانی لە هەرێمی کوردستان ماوەی 10 ساڵە قانونی بودجەمان نیەوە. دوو خولی پەرلەمان تێپەڕی، خولی 4 و خولی 5 پەرلەمان. ئێمە پرۆژەیەکمان نەبینی لە حکوومەتی هەرێمی کوردستان و بێتە پەرلەمانی کوردستان و بێتە قانون کارەسە. ئێمە من بیرمێت چەندین جار لەم تەلەڤیزیۆنیەوە باسم لەوە کردووە کە سلبیاتەکانی نەبوونی ئەو قانونە هیچێک لە هەرە گرنگترین سلبیاتەکانی مەسەلەی نەعەدالەتیە کە لەگەڵ نەبوونی قانونی بودجە نەعەدالەتی دروست دەبێ، ناشەفافیە دروست دەبێت لەسەر چاوەکانی داهات و لە خەرجەکانە و تاگڕەوی لە حکومڕانی دروست دەبێ. هەموو ئەمانەمان بینی بەهۆی نەبوونی قانونی بودجە لە هەرێمی کوردستانە ڕوویاندا. ئیتر نەناردنی ئەو پرۆژەی بودجەیە کە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ کە لە پەرلەمانی کوردستان خوێنرایەوە کە یەکێک لە خاڵە ئەساسیەکانیەوە بوو کە پرۆژەی بودجە نێرنە پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستانە بێتە خاوەنی قانونی بودجە بەداخۆ تاوەکو کۆتایش ئەمەمان نەبینی و نەهات. ئەوەی لە عێراق بوو طبعاً ڕەنگە جیاوازی دوو جیاوازی ئەساسیە. یەکەم لە ڕابردووە ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان خۆی نەوتی خۆی ئەفرۆشت و سەرمایە خۆی هەبوو و داهاتی خۆی هەبوو، بە داهاتی خۆی موچەیەدا و پێداویستەکانی جێبەجێ کرد. دووهەم ئەوەی کە لە عێراقەیە کە هەموو ساڵێک قانونی بودجە هەبووە، بەڵام ئەم ساڵ ئەو پرۆژەی کە بوو بە قانون بۆ 3 ساڵ بوو. ئەمەش گۆڕانکاریی گەورە بوو لە عێراق و هەرێمی کوردستانەوە بەتایبەت بۆ هەرێمی کوردستان. ئەم ساڵ دوایەوەی کە مەسەلەی فرۆشتنی نەوت بەدەست هەرێمی کوردستانەوە نەما بە پێی ئەو بڕیارەی مەحکەمەی پاریس، هەرێمی کوردستانی تر توانایەوەی نەماکەنەوتی خۆی بفرۆشێت کەواتە یەکێک لە داهاتە ئەساسیەکانی هەرێمی کوردستان لەدەست هەرێمی کوردستانەمە. لەبەرەوە ئیتفاقەیەکی ناچاری لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە ڕوویدا کە من تاوەکو ێسش نازانم تەواو و ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنە چۆن بووە و ڕێکەوتنە بووە ئەوە بووە کە هەموو ئەوەی کە ڕێکەوتون لەسەری ئەو خواستانە جێگەیان بێتەوە لە پرۆژەی بودجە و کابێتە قانون لە ئەنجومەنی نوێنەران جێگەی خواستەکانی خەڵکی کوردستانی تیا بێتەوە. بەڵام بەگشتی دەرچواننی قانونی بودجە زۆر گرنگە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانش بۆ لە مۆلا بە تایبەتی کە وەکوتم بەشێکی گرنگی ئەوەی کە باسەکرێت بریتێ لەو ئیتفاقە سیاسی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە هەبووە و چاوەڕێنەوەی خەڵکی کوردستانیش هەموو چاوەڕێەوە بووە دوای پەسەندکردنی قانونی بودجە
پشکی هەرێمی کوردستان لە قانونی بودجەی ئیتیحادی پشکی هەرێمی کوردستان پارێزراو بێ و ماڭانە لە کاتی خۆیان پشکی هەرێمی کوردستان بگاتە هەرێمی کوردستان لێرەش شەفافانە دادپەروەرانە هەم ئەولەویەت بدرێ بە موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان و هەم عەدالەت هەبێت لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بۆ پرۆژەی خزمەتگوزاری و خزمەتگوزاری زیاتر چاوەڕێ ئەمە ئاکەین. باش کاک زیاد لەگەڵ پەسەندکردنی بودجەکەدا ئیتر ئەوەی کە دەمێنێتەوە ئەو ئەرکە لەسەر لە ئەسوی حکوومەت هەرێمی کوردستانە کە ئەم بودجەیە بە تەواوی بۆ سێکتەرەکان بە شێوەیەکی یەکساندا بەش بکە بە بڕوای تۆ بۆ پێی کە تۆ لە لیژنی داراییش کارت کردو ئەگەر هەڵە نەبم سەرۆکی لیژنەکە بووی ئاگاداری دانی حکوومەت چۆن ئیداری دارایی ئەم هەرێمە ئەدا ئەگەر ئەم بودجێ بێت دیارە دواتر لێتە پرسم بەشە بودجەکە تا چەند بەشی پێویستی و کۆی ئەو کەم و کورتیانە ژەکات کە حکوومەت باسیەکات ئەتوانێت دیانی ئیداری ئەم پارێزگایانی پێ بابە یەکسانی بەڕاستی گرنگترین خاڵی ئەساسی بێ بریتە لە ئیتیزامکردن بە جێبەجێکردنی هەم لەلایەن هەرێمی کوردستان و هەموو ئیتیزامکردنی حکوومەتی ئیتیحادی بەوەی کە لە قانونەکە هاتووە بۆ بەرامبەر هەرێمی کوردستان ئەم ئیتیزامکردنە زۆر مهمە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە کە چەندین جار بە چەند قۆناغیشی جیاوازا تێپەڕیوە قۆناغی یەکەم بیرمان دێ کاتی ئیتفاقیە لەگەڵ حکوومەتی ناوەندا کرا کە بەڕێار بوو کە ڕۆژانە 100,000 بەرمیل بداتە حکوومەتی ئیتیحادی و یا بداتە سۆمە و لە بەرامبەرە پشی هەرێمی کوردستان پارێزراوە بەداخەوە ئیتفاقانە هیچ جێبەجێ نەکرا قۆناغێکا 250,000 بەرمیل چەند قۆناغێکمان بەم شێوەیە تێپەڕان لەو قۆناغانە جیابەجیانە ئیتیزام ناکرا بە ئیتفاقەکانەوە بەشێکشی و کاتە گلەیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئیتیزام ناکات بۆ بابەشێکشی تاکید پەیوەندی بە ناوەندەوە هەبوو کاوانشی ئیتیزامیان ناکرد گرنگترین خاڵ لەم بابەتە بریتێ لە ئیتیزامکردنی هەردوو لا پابەندبوونی هەردوو لا بەو ڕێکەوتنانەی کە هەیەوە بەو مادانەی کە لەناو قانونەکە بەرگە بە بەرگەی دیاری کراوە خۆی جێبەجێ بکرێ مەسەڵەن تۆ لە هەرێمی کوردستان هەبێ ئیتیزامیەوە هەبێ ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادەست بکرێت و بۆی کە پشکی هەرێمی کوردستان تیا پارێزراوێ کۆمەڵێکی زامات لەسەر هەرێمی کوردستان دروست بوون کە ڕەنگە ئەمە قۆناغ بە قۆناغ جیاوازی هەبێەوە زاماتانش ئەکرێ و خۆی جێبەجێ بکرێ لە پێناوەوەی کە شەفافێتەکە لە داهاتەکە هەبێەوە بتوانین موچەی موچەخۆران لە کاتی خۆی بدرێ کامەیەکێتی نیشتمانی کوردستان زۆر بەوردی کاری لەسەر ئەم بابەتە کرد ئێمە بەداخۆ لە ڕابردووە و تەجروبەیەمان هەبوو کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیەتوانی دادپەروەرانە هەم لە دابشکردنی موچە و هەم لە پرۆژەی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان جیاوازی هەبوو نیان حکوومەتی هەرێمی کوردستان ئەم عەدالەتەی ناپارێز خۆمە ڕەنگە لێرەوە بڵم بەشێک لە ناردنی پرۆژەی بودجەش و نەبوونی قانونی بودجەش ڕەنگە بەشێکی ئەساسی ڕەنگە حکوومەتی هەرێمی کوردستان بیانوکەی هەبوو بەڵام بەشێکی ئەوە بوو بۆی ئەو نەعەدالەتیانە پەرە پێ بدرێت و درێژەی پێ بدرێت لەبەرەوە یەکێتی نیشتمانی کوردستان بەو تەجروبەی کە هەیە بووە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە ماوەیەکی دوور و درێژەوە دەیان جار بە دەیان پرۆژە بە یاداشت لە ئەعلامەوە ئێمە بەردەوام باسی ئەومان کردووە ڕەنگە چەندین جار من لەم تەلەڤیزیۆنەی ئێوە باسی ئەوم کردووە کە نەعەدالەتی هەیە و نەعەدالەتی ئەکرێ بەرامبەر شارەکان جیاوازی ئەکرێ ئەمە وەکوتم بە تەجروبە بۆمان دەرکەوتوو بۆیە پێویستیە کرد کە یەکێتی پێداگر بێ لە پێناوی ئەوەی کە زمانێک دروست بێ بۆی کە لە هەرێمی کوردستان عەدالەت هەبێ دادپەروەری هەبێ لە خزمەتگوزاری پرسیارم هەیە لەسەر و عەدالەتە دیارە دەزانیت کە مشتومڕی زۆری لێ دروست بوو سەوارەت بە مەسەلەی عەدالەت و دابەشکردنی بودجەی پارێزگاکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و دواییتر ئەگەر ئەم عەدالەتە ڕووی نەداوە هەر پارێزگایەک بۆی هەیە بگەڕێتەوە بە حکوومەتی عێراقی ڕاستەخۆ لەگەڵ حکوومەتی عێراقی مامەڵە بکە ئەم پێشنیارەیەکێتی نیشتیمانی کوردستان دەنگدانەوەی زۆری هەبوو و پارتی دیموکراتی کوردستان لایەنێکی سەرەکی بلەوەی کە دەیوت ئەمە لێدانە لە قواری هەرێمی کوردستان و ئەمە ترسیەوە سەر ئەم قوارەیە بە دوو جۆر پرسیارەکەم یەکەم ئایا هەر لە ڕاستیدا ئەمە لێدانە لە قواری هەرێمی کوردستان دووهەمینی ئایا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوێکی تەندروست و عادیلانە بەشە بودجەی پارێزگاکان دابەش بکە پارێزگایەکی وەکو سلێمانی بۆچی دەسەبا بۆ بژاردەیەکی و ئاگەر بەشە بودجەی خۆی لە کاتی خۆیان وەربگرێت سیر کە بە وردی باسی ئەمە بکەین
قوارەی هەرێمی کوردستان قاوارێکی دەستوری و لە دەستوری هەمیشەیە عێراق تەسبیت کراوە کاتێکی زۆری پێویستەوە دەستورەش هەموو خەڵکی عێراق بە هەرێمی کوردستان شۆکە لە سەر و لە ساانەوەی خەڵکی کوردستان دەنگی پێداوە قوارەی هەرێم بە پێی دەستور دیاری کراوە بە مادەیەک یان بڕگەیەک لە ناو مادەیەکی قانونیەکە قوارەی هەرێم کوردستان خەتەری لەسەر دروست نابێ و قوارەی هەرێمی کوردستان بەمەش لاواز نابێت قوارەی هەرێمی کوردستان بە تاریخێک لاوازە بێ بە درێژایی چەند ساڵە ئەبێ ئەوە ئەیچی حکوومەتی هەرێمی کوردستان و حکومڕانی لە هەرێمی کوردستان بێ دراسی ئەوە بکە قوارەی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەچی لاواز بووە هەرێمی کوردستان بە ناعەدالەتی لاواز بووە ئەو ناعەدالەتی کە بە دەیان ساڵە خەڵکی کوردستان هاوارمان لێکات پێمان ئەڵەن ناعەدالەتی هەیە ناعەدالەتی هەیە لە دابەشکردنی داهاتی ئەم هەرێمە ناعەدالەتی هەیە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە جیاوازیە کرێ لە نێو شارەکانی هەرێمی کوردستان لە پرۆسەی خزمەتگوزاری ئەمانە ئەبنە هۆکاری لاوازبوونی هەرێمی کوردستان و ناشەفافیە لە داهاتەکان و لە خەرجەکان فەسادی و گەندەڵی لە هەرێمی کوردستانە ئەمانە بوونەتە هۆی لاوازبوونی هەرێمی کوردستان خراپی پەیوەندی نێوان هێزی سیاسەکان و ئەو سادوسڕێن نێوان هێزی سیاسەکانە هەیە ئەو تاگڕەوەی کە لە هەرێمی کوردستان و لە حکومڕانی هەرێمی کوردستان ئەمانە بوونەتە هۆی لاوازی هەرێمی کوردستان ئەو ناتەبایەمان کە بەیەکەوە ناتوانین بچینە ڕوبەڕووی دۆستەکان و نارەکانمان بینەوە لە عێراقا ئەمانە بوونەتە هۆی لاوازی هەرێمی کوردستان ینی تەسبیتکردنی مادەیەک لە ناو پرۆژەیەکە ئەمە خیانەتەوە ئەمە بۆ لاوازکردنی قوارەی هەرێمی کوردستانە باشە پێش مانگێک لەمەوە بێژ قانونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان لە عێراقا دەرچوو ئێوە پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ سونەکان و لایەنێکی ناو شیعەکانە ڕێکەوتن و قانونەکان دەرچوان کە غەدرێکی گەورە لە شاری کەرکووک کرا ئەمە خیانەت و ئەمە لاوازکردنی کوردەیان یان تۆ بین مادەیە کە وەکو لە سەرتا باس بە تەجروبە ئێمە بۆمان دەرکەوتووە کە ناعەدالەتیە لەم هەرێمە ناعەدالەتیە لەنێوە چوار پارێزگاکە هەرێمی کوردستانە لەبەرەوە پێویستە کات ئەم زەمانەتە هەبێ بۆی بتوانین ئەم عەدالەتە بپارێزین لەو مادەیە کاک زیاد شایدی نییە بۆی کە ناعەدالەتی هەیە لە ڕابردووە هەبووە ئەگەر ئێستش مادەیەک بەرگەیەک لە مادەیەکی قانونی ناو قانونەکە بەرگەیەک لە مادەیەک دانراوەکو زەمانێک ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتداری لە هەرێمی کوردستانە بە یەک چاو بە چاوی عەدالەت سەیری هەموو شارەکانی هەرێمی کوردستان کا خۆ کەس دەست نابا بۆەوەی کە داوا لە عێراق کا بڵێ پشکەکەم بۆ جیاوکەرەوە بەڵام لە کاتێکا کە تۆ ناعەدالەتی بەرامبەر کرد هەموو شارەکان دهۆکی شاقی خۆیەتی هەولێری شاقی خۆیەتی سلێمانی شاقی خۆیەتی و هەڵەبجە شاقی خۆیەتی لەبەرەوە تۆ کاتێک توێ ناعەدالەتیکە ئەمەیە هەرێمی کوردستان لاوازەکە لاوازکردنی هەرێمی کوردستانەوەیە کە بەیانی خەڵک چێتە سەر سنووقانی دەنگان لە سەدا چەندی خەڵکە چێتە سەر سنووقی دەنگان و دەنگ بە بەم هێز سیاسیان نادا ئەمانن کە قوارەی هەرێمی کوردستان لاواز کردووە ئێمە لە ڕابردووە کورد بە درێژایی بە دەیان ساڵ دەیان هەزار شەیدی بەخشی و دەیان هەزار خوێنی بەخشیوە کە هەمووی کوڕی خەڵکە هەمووی خەڵکی ئەم شارەیە خەڵکی ئەم شارانەی هەرێمی کوردستانە هەمووی قوربانی داوە دەیان ساخەبات تێکۆشانی کردووە لە پێناوی بەدیێنانی ئەوەی کە بتوانێت هەرێمێکی هەبێ کە قوارەیەکی سیاسی هەبێ کە کورد بتوانێت لە پاڵیا دابنیشێت باشە بیرمان لەوە کردوەوە کاتێک قەراری محکەمەی پاریس دەرچوو کە ئەمە بۆ خۆی زۆر لاوازکردنی هەرێمی کوردستان بوو کە کاتێک کە تۆ فرۆشتنی نەوت لە خۆ دەسەنەوە پرسیمان بۆ لە ساڵ هەفتای خەڵکی کوردستان دڵخۆش بوون بۆ بڕیارە هەموو مەسەلە ئەو ناعەدالەتیانەیە کاکری خەڵگەڵێ ناعەدالەتی هەر کەسێک بیکە لە هەر شوێنەگۆ بکرێ ناعەدالەتی هەر ناعەدالەتیە لە هەر شوێنەکۆ ناعەدالەتی بکرێ ناعەدالەتی هەر ناعەدالەتیە جا لەبەرەوە ئەو ترسە بۆ خۆی گومانێک دروستەکات فعلەن ئەگەر کورد نیازینی و حکوومەتی هەرێمی کوردستان و حکومڕانی و دەسەڵاتی کوردی نیازی نییە غەدر لە شارەکان بکە و دادپەروەرانە خزمەتی هەموو شار و شارشکانی هەرێمی کوردستان بکە با مادەیەکی وە لە قانونێکی هەبێ ئەنی چیە خەڵک پەنا ناباتە بەر بەڵام کەی ئەو ناعەدالەتی کرا ئەو شارە حەقی خۆیەتی پەنا بەرێتەوە مڕێ کارە قانونەکان بگرێتە بەر بۆی پشکی خۆی زامن بکە وەکوتم ئەوە سێباراکەمەوە بە تەجروبە بینیمان ئەو ناحەقی و ناعەدالەتی ئەمە نییە شتێک بێ کتێبمان بۆ گرت بێتەوە فاڵمان بۆ گرت بێتەوە کە ئەبێ لە ڕابردووە بووە بۆ لە داهاتووشە گومانمان هەیە کە ئەبێتەوە جارێکیکە
کاک زیاد مەسلەی پاشەکەوتی موچە دەزانی کە فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق زۆر هەوڵیدا بۆی لە نێو پرۆژه یاسای بۆ جێگیری بکە بەداخەوە نەکرا. تۆ هەم وەک سەرۆکی لیژنی دارایی هەم وەک پەرلەمانتارێک ئەو قسەیە کە ئەو بۆ چوونە کامیان ڕاستیانی پاشەکەوتی موچە لە دوای ئەم پرۆژه یاسایی کە ئێستا جێبەجێکراوە لە ئەستۆی کێ گەڕانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان یان حکوومەتی عێراق خۆ ئەگەر لە ئەستۆی هەر کامیانە پێ دوایە کەی ئەم پاشەکەوتا جەرنەوە بۆ خەڵک. پاشکەوتی موچە بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2020 مادەی 13 پاشەکەوتی موچە و گەڕانەوەی پاشەکەوتی موچە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەو مادەی کە لەو قانونلا دیاریکراوە کە ئاڵێ هەموو خەرجکرا و خەرج نەکراوەکان مەبەستیەوەیە کە ئەو موچەی کە ماگانە ئادرێتە فەرمانبەرێک و موچەخۆری هەرێمی کوردستان خەرج نەکراوەکان بریتە لەو پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە و نەدانی موچەی کە لە ڕابردووە بووە. ئەمە لەلایەک لەم قانونا کە حکوومەتی هەرێمی کوردستانی ملزەم کردووە کە لە داهاتووە ئەم پاشەکەوتی موچەیە بداتەوە. هەر لە خاڵی دووەمە دیاری کراوە بێ ڕێکاریەک و میکانیزمێک بدۆزرێتەوە کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بێت ڕێنمایی و تعلیمات دەرکا کە ئەم پاشەکەوتی موچە چۆن ئەدرێتەوە. ئەمە لەو قانونا دیاری کردەوە. پاشان حکوومەتی هەرێمی کوردستان کە هاتنەتە پەرلەمانی کوردستان بەڕسمی ڕایانگەیاندووە کە چەند پارە قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستان چەند پارە قەرزارە لە ناو قەرزانە بەشێ لەو قەرزانای بریتە لە مەسلەی پاشەکەوتی موچە و نەدانی موچە. حکوومەت خۆی ئاعترافی بەوە کردووە کە ئەوە قەرزارە. لە کاتێکا منەمەوە باسیەوە کەم هێچەتی نیشتیمانی کوردستان دوو ئامانجی سەرەکی هەبووە پێش گەلەوەی کە ئامانجی ئەساسیەوە بۆ کە لە پشکی قانونی بودجە لە حکوومەتی ئیتیحادی هەرێمی کوردستان غەدری لێ نەکرد و پشتی خۆی هەبێ کە داکۆچکاری ئەساسی بووە لەو مادانەی کە لە شوێنێک کاگە غەدر بکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان بێژ گەلەوەی کە ئێمە وەکو لە سەرەتا باسم کرد ئەو اتفاقی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی سوودانی هەبووە. من بۆ خۆم نازان بێژ گەلەوە سێ چوار خاڵێکی ئەلان کرا نازانم ناوەڕۆکەکەی چییە چونکە لە هەل حتا وەبدەی کە ڕۆیشتن لەگەڵ سوودانی دانیشتن نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێم چ جێگری سەرۆکی حکوومەت چوو زیرەکان کەسیانی تیان نەبوون هێچێتەکانی تیان نەبوون لە بابەتە. دوو خاڵی ئەساسی بۆ فراکسیۆنەکەمان گرم و کە من لە نزیک و ئاگادارم کاریان لەسەرکردی یەکەم تەسبیتکردنی ئەو بەرگەی کە لە مادەی 14 دیاری کراوە بۆ پارێزگاریکردن یان زەمانکردنی بودجەی هەرێمی کوردستان یان پشکی شارێک لە هەرێمی کوردستان کە نەعادالەتی بەرامبەر نەکرێ. دوو مەسلەی پاشەکەوتی موچە. مەسلەی پاشەکەوتی موچە لە ڕۆژەکانی یەکەمان لە ناو لیژنەی دارایی بەلەسەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان موزەمەکا بۆی بگەڕێتەوە دواتر بینیمانەوە خەڵکی کوردستان هەموو ئاگادار بوون لە ڕاگەیانەکانەوە کە پارتی دیموکراتی کوردستان هەوڵێکی زۆریدا بۆ علاقاتانی کە هێتی لەگەڵ هێزە شیعەکان لەگەڵ هێزە سونیەکان بۆی کە ئەمە تەسبیت نەبێت چکە ئەمە حکوومەتی هەرێمی مولزەمە کرد کە بە لە سادەی پاشەکەوتی موچە گەڕە دوای ئەوە گۆڕا بۆی لە 12 بە هاوبەشی لە نێوان حکوومەتی هەرێمی حکوومەتی ئیتیحادی بەداخۆ ئەو اتفاقیش کرابوو و ڕێژ کەوتو بوون و حتا سەرۆکی ئەوەی کە من ئاگادارم سەرۆکی پەرلەمان خۆی لەو دانیش نابوو کە ئەوە تێپەڕێنرێ بەڵام بەداخەوە تێنەپەڕێ جۆشمان لە برادەکان بوو کە باسییان کرد کە علەسەس ڕەنگە دەنگی زۆری نەشی نابێ بەڵام جێگیر نەکرا. تۆ دەڵی دیانی پارتی دموکراتی کوردستان بە عیلاقاتەکانی خۆی هەڵدیاوە ئەم بڕیارە پاکبخا یعنی خۆ لە ڕاستیدا تەواوی موچە خۆرانی هەرێمی کوردستان لە ڕووی ئینتیمای سیاسی ئەو سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان نین و موچە خۆر هەیە سەر بە هەموو پارتە سیاسی جیاوازەکانی هەرێمی کوردستانە. بەڕاستی تۆ چۆن دەبێت ینی دژی بڕیارێک بۆستیتەوە کە لە بەرژەوەندی لایەنگرانی خۆتە دیارمە بەسم لە پارتی دموکراتی کوردستانە ئەنی ئەمە بۆ شیبکەر و لە ڕووی سیاسیەوە ینی خۆ بە تەنها لایەنگرەکانی یەکێتی لە ناو حکوومەت و لە سێکتەری ناو حکوومەت و موچەخۆران سوودمەندین لەم بڕیارە بۆچی دژی ئەم بڕیارە ئاوەستیتەوە؟ من تەسەوڕەکەم بە یەکێتیش و پارتیش بە هەردوو لامان زۆرینەی ناو موچەخۆرانی
فەرمانبەرانی هەرێمی کوردستانینەوەی کە موچە وەرەگرێ بەڵام ئەمە ڕەنگە خوێندنەوەی ئەوانەوەی کە ئاگدار بوون لەوەی کە بەشێک لەوەی کە ئەمە پارەی بۆ تەخسیس نەکراوە پارەکەوا لێ کرێکە لە حکوومەتی اتحادی و پارەکەی بۆ تەخسیس کردەوەی کە لە ساڵ دوانزەکە دیاری کرابوو بەڵام عێراقش پێی وایەوە هەموو هێزە عێراقیەکان پێیان وایە کە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ملزەمە بۆی ئەم پاشکەوتی موچەیە بداتەوە پێم وایە ئەمە خاڵێکی ئەساسی بێ لای ئەو برادرانی پارتی بینیمان لە ڕاگەیانەکانەوە بیانەکەیانەوە بوو کە پێویستەکە پارەی بۆ تەخسیس کرد جا پارەی بۆ تەخسیس کردەوە تا حکوومەتی ناوان ملزەمە بۆی کە پاشکەوتی موچە بداتەوە بەڵام وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ داهاتوش ئەمە ئەوە نییە ئەو کۆتایی پێات بێ لە خولی داهاتوو لە حکوومەتی داهاتوو قانونێکەیە لە هەرێمی کوردستانە و هەم پەرلەمانی کوردستان و حکوومەت دەبێت بەوردی کار لەسەرەوەکەن و پاشکەوتی موچە بگەڕێت وەکو پێم وتی ئەبێت ئەژمارێکی پاشەکەوت ناجێڕێتەوە تەنگی بە وڵاتی شەڵچنیەوە بۆ قەرزەکانی قەرزی نیشتەجێبوون قەرزی هاوسەرگیری قەرزی وەبەرهێنان هەنی من لە چەند شەوی ڕابردوش لەگەڵ میوانێکتر باسی ئەمەم کرد تۆ خۆت قەرزاری هاوڵاتیت لە هەمان کاتا هاوڵاتیش قەرزاری تۆیە بەڵام ئەگەر هەردوو بابەتەکە بخەیتە داوتایەکی تەرازۆ پێدوانیە بە لە هاوڵاتیەکە سنگیانی تۆ ناکرێت خۆت قەرزاری تو داوای قەرزیش لە هاوڵاتی بکەیتوانی نازام لە ماوەکانی ڕابردوو ئەوەی چاڵوێستێکتان لەسەرەوە هەبوو لە پەرلەمان کاک سەرتیب بەڵێ لە 4 ساڵی ڕابردووە هەموو هێز سیاسیەکان ناو پەرلەمانی کوردستان بەدەیان یادداشتراوە بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بۆ ئەنجومەنی وەزیران لەسەر مەسەلەی پاشکەوتی موچە بەدەیان راپۆرت حتا حل لە لیژنەی دارایی کە راپۆرتمان ئامادە کرد و وردەکاری مەسلەی پاشکەوتی موچە و پێشنیارکردن بۆ گەڕانەوەی پاشکەوتی موچەمان کردووە و بەدەیان یادداشت کە پێشنیار کراوە چۆن پاشکەوتی موچە بدرێتەوە پێشنیارمان بۆ کردن بکرێ بە مەقاسە ئەوەی کە هەرێمی کوردستانەوە دەهەنجار لە ڕاگەیانەکان و باسمان کردووە ئەوەی کە هاوڵاتیەک یان موچەخۆرێک لە هەرێمی کوردستان کە قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانە و لەلایەک و لەلایەک حکوومەتی هەرێمی کوردستان چەند قاتی ئەوە قەرزاری ئەو فەرمانبەرانەیە و ئەو موچەخۆرەیە مەقاسە بکرێت بە ئەمانەی لانی کەم ئەمانەی لێ دەربکرێت حتا لە دەرچواندنی قانونەکە ئێمە ئاواما دامان نابوو کە ئەژمارێکی بانقی بکرێتەوە بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان لەم ئەژمارە بانقیە بەڕقم بە ژمارە هەموو ئەو پارەیە کە هەیە مەسەرەن موچەخۆرێک 30 میلیۆن دیناری لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە لێبڕین و بە پاشەکەوت و بە نەدانی موچەی تەواویش 30 میلیۆن دیناری لە حکوومەت ئەم 30 میلیۆن دینارە بەڕقم بچێتە سەر حسابەکەی و وەزارەتی دارایی ڕێنمایی تعلیمات دەرکات لە چۆنێتی سەرۆکردنی ئەمە خۆی مە نەماوەتەوەی کە 30 میلیۆنەی لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە یەک جا بێتە باگەی باو هەیە لە ناوڵاتیال ئەگەر بوون نەهر بە 30 میلیۆنەکەی تۆ بێنمەوەڵەکە کە من 30 میلیۆنم لایەتی بە 15 سڵحەکەم ینی میکانیزم زۆرە بۆ ئەوی تۆ بتوانانی ئەم پاشەکەوتە ئێمە مامانە مەسەلەن ماگانە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێنمایی دەری بکا کە هاوڵاتێک لە هەرێمی کوردستان موچەخۆرێکە 30 میلیۆن لای حکوومەتە بۆی هەبێت ماگانە 150,000 دینار 250,000 دینار لەمە سەر بکات لەمە زیاتر نەتوانێت سەر بکات باشە هەموو ئەم پێشنیارانە بۆ حکوومەت کراوە قەت ڕۆژێ لە ڕۆژان حکوومەت کاری لەسەر ئەمانە هەمووی نەکردووە بە بیان و ئەوەی کە ئێستا قەیرانی دارایی هەیە لە هەرێمی کوردستان وا قەیرانی دارایی تێپەڕێ ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێ ئەوەیە من ناڵم خەڵکی کوردستان چاوەڕێ ئەوەیە بە پێی دەرچواندنی یاساکەش ئێمە چاوەڕێ ئەوەین کە حکوومەتی هەرێمی کوردستان دوای گەیشتنی پشکی هەرێمی کوردستان بتوانێت خزمەتی باشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کا وەکوەی کە لە قانونەکە تەسبیت بووە ئەو لەوێت بۆ موچە و موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ تا نەک بە بیان و ئێوە لە ڕابردووە هەبوو کە قەرزی شەریکات و کۆمپانیا و چی لێ بدرێتەوە موچە بدرێت لە دوای دانی موچەکانیان ئەوەی کامێنێتەوە بە عادلانە و دادپەروەرانە بۆ خزمە گوزاری و شارکانیاری هاوڕێکم لە کۆنتترۆڵە لێمە هەنی هاوسەرەکەم 20 میلیۆن دیناری لە حکوومەتە لە هەمان کاتدا ئەمە 10 میلیۆن دیناری قەرزی عقارات و نیشتەجێبوونەوەوانە قەرزارین ئەڵە دوا ئاگادارکردنەوەیان بۆ کردوین ئەگەر پارە نەدەین خانۆکەمانە خەنە مەزادەوە هەنی ئەمە چ خوێندنەوەیەکی بۆکەی تۆ حکوومەت 20 میلیۆنی هاوڵاتیەکە لای هاوڵاتیەکە 10 میلیۆنی توی لایە بەڵام خانۆکەی خەیتە مەزادەوە زان کاک سەرتیب طبعا ئەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی
لە پاشەکەوتی موچە لێبڕین هەرسێ حاڵتەکە کە کۆمەڵی مستەڵەحاتی دارایی تازە بوون حکوومەتی هەرێمی کوردستان داهێنەری بوو لە هیچ شوێنێکی دنیا مستەڵحانە نەبوون لە مەسلەی دارایە حکوومەت داهێنا هەموو نامانەمانی کە حکوومەت کردی هەموو نایاسایی بوو هیچ شتێکی هیچ هەنگاوێکی حکوومەتی هەرێمی کوردستان پشتی بە هیچ یاسایەک نەبەسوو بە ڕێنمایی تعلیماتی خۆی کردووە کە ناقانونیە چکە مۆزەفێک لە حکوومەتی هەرێمی کوردستان موچەخۆرێک بە یاسا موچەوەرەگرێ پێویستە کات بە یاسا دەستکاریەمانە بکرا بەڵام بە یاسا نەکراوە تەوانەمانە هەمووی بە ڕێنمایی تعلیماتی حکوومەت خۆی کردوێتی لەبەرەوەمە چەندی جاوتوان ئەمە نایاساییە ئەم نایاساییە ئەڕۆژ لەگەڵی حتا ئەگەر فەرمانبەرێک لە کاتی خۆی بچووە لە دادگا شەکوای بکردا ڕەنگەیشت بە ئێمە بۆیە هەوڵمان نابیرمان لەوە کردو لە قۆناغەکە ئەمانە لە یاسایەکە جێ بکەین و حکوومەتی هەرێمی کوردستان ملزەم بکەین بەوەی کە پێویستە ئەم پارەیە بداتەوە بەڵێ کاتێک کە حکوومەتی هەرێمیش قەرزی لای هاوڵاتیەکە بێ ئەمە شەر هەم بە یاسا ڕێکخراوە ئەویش خۆیەتی خۆ قەرزەکە بگردەوە بەڵام لە کاتێک ئەو خۆی جەنابەوتە من دڵنیام بەشی زۆری فەرمانبەران ئەوەنەی کە قەرزاری حکوومەتن سێ ئەوەنە و چوار ئەوەنیان لای حکوومەتە قەرزیان لای حکوومەتە بێ مقاسە بکە بەمە وەرە مقاسە بکە بەمە ئەمە عیلاج کە بە مەقاسە ئەمە عیلاج کە بە شێوەیەکی تر ئەو لە سادەوە دەی بەڕای من شتێکی زۆر باش و بەڵام تێکیانداوە تێکدانەکەشی بەشی ئێستا لە ڕاستە کاکزاد ئەو تا ئێستا نەکرابێت کە تۆ باسی دەکەی و ئێستش حکوومەت بیانی ئەوەی هەیە 12.67 کە دێت بەشی پاشەکەوتی تیانە کەواتە هەر ناکرێت نەک بەش پاشکەوتیانێ لەوێ ملزەم نەکراوە بۆی بداتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بێ خۆی بی لەوە کاتەوە لە قۆناغی داهاتووە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان موزەمن بۆی کاو قانون جێبەجێکە خۆ زۆر جامی جۆمان لێبێ یاسا ژمارە 2 ساڵی 2020 قانونی چاکسازیە حکوومەت ئیدعاەوەکە لەو قانونمان جێبەجێ کردو یەکی لەو خاڵانێکی لە مادە ئەساسیەکانی ئەوێ جێبەجێ نەکراوە پێویستە جێبەجێ بکات لەبەرەوە بۆ داهاتووشەوە نییە کە مادام بۆم 3 ساڵە لە قانونی بودجەی حکوومەتی اتحادی جێگەی نەبووەتەوە ئیتر ئەمە کاری لەسەر نەکرێت بەڵێ لە هەرێمی کوردستان شەبێ کاری لەسەر بکەین بێ شودرێژی بین لەسەرەوەی کە کار لەسەر مەسلەی دانەوەی پاشەکەوی حکوومەت ملزەمە ئەمڕۆ بێ بەیانی بێ ساڵێککە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بی ئەم قەرزە بداتەوە و دەستیشی بۆ بەرێ پێم وایە کارێکی باشترەکە بەوەی کە لە قانونەکانە بۆی دیاریکراوە بە شێوەی مەقاسەیان بە شێوەی شترەکە ئەو ئەژمارە باقی بکاتەوە بەجێبەجێ بکرێەوە کاک زیاد کەمێک باسی ئەو بەسەلی نەعەدالەتی و جیاوازیە بکەین بە تایبەت کە لەسەر پارێزگای سلێمانی ڕەنگی داوەتەوە خەڵک دێتە سەر شەقام داوای ئاوەدانی داوای خزمەتگوزاری داوای ئاو داوای کارەباکە وەڵام لە حکوومەتی داوا ناکە دەیڕە داوا لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە ئەمڕۆ بۆ خۆم لە سوشال میدیا بینیمە چەند دوکاندارێک دەڵێن خاوەن مڵکەکە کڕی دوکانی لەسەر زیاکردووی ناڵە داوا لە شارەوانی سلێمانی داوا لە فڵان شوێن لە داوا لە سەرۆکی یەکێتیەکەین بێ بەدەمانە ئەمە پێدوانی یەکێتی نیشتیمانی کوردستانی خسوەتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەکە پێویستە شەڕ بۆ بکات کە بەڕاستی پارێزگای سلێمانی تر قۆناغێک بچێتە پێشەوە تەکانێکی گەورە بادووە ببێ بەو پارێزگایی کە هەموو خەڵک پێی سەرسان بێت لە ڕووی سێکتەری ئاوەدانی و خزمەتگوزاری و خۆشگوزارانی خەڵکەوە ئەگەر لە جیاوازەکە تۆ دەست پێ بکەم بەڵە جیاوازی هەبووە لە ڕابردووە کوتم بە تەجروبە بۆ ئەندر کەوتۆ کە جیاوازی هەیە بە تەجروبەوە سەلمێراوە کە جیاوازی هەیە نەک تەنیا لە پرۆژەی خزمەتگوزاری حتا لە پارەی نردنی موچە ماڭانە جیاوازی هەبووە جیاوازەکە بە شێوەیەک بووە ئەوە زەق بووە ڕۆژێک نەبووە ڕاگەیاندەکانی هەرێمی کوردستان قسە و باز لەسەرم بابەتە نەکەن بڕێک لە پارەی فرۆشتنی نەوت ماڭانە ئیتر ئەگەر نەوت بە $100 بوو بێ یان بە $6 بوو بێ بڕێکی مەقتۆع ماڭانە دیاری کراوە نێراوە خراوەتە سەر ئەژمار و حساباتی وەزارەتی دارایی بۆ تەمویلی موچە بەشێکی کەی کەماوەتەوە ماڭانە ئەو بەشەیەکی کەماوەتەوە مەسەن 200 میلیارد مابێتەوە لەم 200 میلیارە هاتوون بە لە 143 بە 57 دابەشیان کردووە 143 لە سنووری پارێزگای سلێمانی لە 157 لە سنووری پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر لە داهات ئەبێت تەمیل بکەن بۆ موچە لە سلێمانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە باشی ئاگاداری ئەوە بوو کە داهاتی سنووری پارێزگای سلێمانی تەنیا بەشی تەمیلی ئەم موچە ناگا بۆ نمونە من بیرمە چەند مانگێکی زۆر لەسەر 1.8 میلیارد داواکرا بە نووسراوێکی ڕسمی لە وەزارەتی داراییەوە کرایە سەر
بانقی هەرێم لە سلێمانی کە 78 ملیار تەمویلکە بۆ موچە بەبێ ئەوەی بیرەوە بکەنەوە کە داهاتی سلێمانی چەند بووە ئەگە داهاتی سلێمانی 50 ملیاری بوو بێ دەبوو لە سلێمانی 78 ملیار تەمیل کرایە وای لێ هات دەست برا بۆ پارەی بانکانی ناو بانکانی سلێمانی وای لێ هات کە عجزێکی زۆر لەسەر داهاتی سلێمانی زیا بوو بە دەیان جار و سەدان جار قسە لەسەر ئەم بابەتە کرا تا کار گەیشتە ئەوەی نەعەدالەتەکان بە شێوەیەک بوو کە تیمەکەی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان چەند مانگێک بایکۆتی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد باشەوە خۆ ئەوە لە پێناوی ئەوە بوو کە ئەو هەموو نەعەدالەتیە لەسەر مەسلەی ئابووری سلێمانی و دەست نێرا بۆ بینەقاغای سلێمانی جادە و ڕێگەوبانە کرا پارەکەی بە ئیمزا لەوێ تەخسیسە کراوە بڕیارماندا بە 20 میلیارد دینار سەر بکرێت بۆ جادەی 100 مەتری سلێمانی لە خوارە سیرکردا نووسراوە باقی ئاشتی لە سلێمانی بۆ جێبەجێکردنی لەسەر داهاتی سلێمانی خۆڵ و خاشاک بودجەی تەشغیلی دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی پێداویستی خزمەتگوزاری لە سلێمانی لە خۆڵ و خاشاک لە دەرمان هەموو تەمویلەکەی لەسەر داهاتی سلێمانی بوو لە کاتێک ئێمە ئازانین کە چەند جار من نامەوە چوومە سەرەوە چەند جار باسی ئەومان کردووە چەند بەرمیل نەو دەفرۆشێ و چ نەعەدالەتیەک هەیە و چ ناشەفافیەتێکی لە فرۆشتنی ئەمانە نەماییتر ئەبێ ئەمانە نەمێنێ خۆی بەشێکی بەداخەوە وەزعی کە بەسەر هەرێمی کوردستان هات بەشێکی ئەمە کۆتایی پێ ناخۆزگە خۆمان وامام کردا چکە ئێمە ڕێکەوتنی کە کردمان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە کە حکوومەتی هەرێمی کوردستان چوورەکە سەرتا باسی بوو وتم ڕێکەوتنیی ناچاریە ئێمە بەهێزەوە نەچوێن ڕێبکەین لەگە عێراقا بە لاوازی چوێن ڕێکەوتوین لەگە عێراقا بەڵام بەشێکی لە قەراری محکەمەی پاریسەوە تا محکەمەی فیدرالی و تاگرتنەوەی نەوت و کە قوڵەکەی بەدەست هەرێمی کوردستانەوە نەما ئەمە خۆی بەشێکی کۆتایی پیادەوە بەڵام بەشەکەی کە ئەمێنێتەوە بریتە لەوەی کە ئێمە ئەو هەمومان دڵخۆشین بۆی کە زەمانەتێک هەبێ زەمانەتێک هەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ملزەمکە بۆی کە ئەم عەدالەتە پارێزێ ئەم نەعەدالەتە پێشبینیەکەی ئیترانی ڕەوشەکە لە پارێزگای سلێمانی و دەوروبەری بگۆڕێ ئەبێ وابێ ئەگەر وانە بێت ئەوە یەکێک لە مادەکانی ئەوەیە کە پارێزگای سلێمانی ئەتوانێ بچێت داوای حەقی خۆی بکە و شەکوا بکە و لە ڕووی قانونیە و بەشی خۆی وەرگێ بەڵام تەمەنایەوە ناکەین بگاتە ئەوە ئیشەڵا چاوەڕێەوەکەین کە حکوومەت هەرێمی کوردستان بەخۆیان بچێتەوە و هەموو ئەو خاڵە لاوازانەی کە حکوومەت هەرێمی کوردستانیان لاواز کردووە بریتێنەوە نەعەدالەتیە ئیتر حکوومەت هەرێمی کوردستان بەخۆیان بچێتەوە بۆ هەموو خەڵکی کوردستان لە هەر شار و شارچکەی هەرێمی کوردستان بێم حکوومەتە بە حکوومەتی خۆی بزانە نەک ئێستا شارێکی دیاریکرا و ناوچەیەکی دیاریکرا و منطقەیەکی دیاریکرا و ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی نازانێت دۆخی موچەخۆران چی بەسەردەی تر خانە نشینێک 4 ڕۆژ لە سەریان ناوەستێ بۆ موچی خانە نشینیەکەی لەسەرتا باس بکرد حکمت لە ئیتیزامکردنە بە قانونی بودجە لە عێراق لە هەردوو لە هەرێمی کوردستان و لە عێراقش ئەگەی شەڵا ئەمە ڕووبا من گەشتبینم بەوەی کە لە داهاتووە هەموو ئەمانە ڕێگە خرێ من جارێکیان وازام هەر لێرە و وازام لەمانی کۆتایی سێ کاتێک نوتەکەی گیرابەوە من باسیەوەم کردو لە مانگی 4 و 5 جوانە هەرێمی کوردستان کێشەی موسەی بۆ دروستە بێتاوە قانونەکە جێبەجێکرێ تاوان کۆمەڵە برادری زۆریان خەڵکی زۆریان وت وەڵا ئەمە خۆیان نوێیانەوە بێ بەڵام دەرکەوتەوە وابوو ومێ دەکەم ئەمەی کە ئێستا کە ئەمڕۆ چواردەی مانگەوە تا ئێستا موچەی مانگی پێشوو نەدراوە جارێکی کەمە لە هەرێمی کوردستان ڕوونایەتەوە گەشتبینم بۆی کە قانونەکە بکات بکەوێتە واری جێبەجێکردنەوەی ترم کێشانەمان نامێنێ و چاوەڕێ ئەوە شەکەین جارێکی کە ڕۆژی موچە و دابینکردنی موچە نەبێتە هەواڵی ڕاگەیانەکان لە هەرێمی کوردستان باش دوا پرسیار ئەمەوێ بانی وەک هەموەکو پەرلەمانتارێک و هەمیش وەکو ئەندامێکی یەکەتی نیشتیمانی کوردستان باسی ئەو دۆخە خراپەم بۆ بکەیت کە ئێستا ئەگوزەرێت نەک بە تەنها بابەتی پەرلەمان هەر پەیوەندی سیاسیەکان لە هەرێمی کوردستان پتێو نەتەوەیانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئیدارەی هەرێمی کوردستان هادن بە دەرەجەیەک لە ئێستادا پەیوەندیەکان لە چه ئاستێکدان هەموو ئەم شتانی کە دۆ باست کرد کێشەن و گرفتن بەرۆشی هەموو هەرێمی کوردستانی گرتووە ئیتر ڕویان لە چارەسەر کردووە کێشەکان هەوێنی چارەسەریان بۆ دۆزراوەتەوە من ئەنێەوەی کە دەیبینی لە میدیاکانەوەی کەتی نیشتیمانی کوردستان
هەمیشە قسە لەسەر گفتوگۆ دەکا، قسە لەسەر چارەسەرەکەوە دەستی گفتوگۆ ئاشتی درێژەکە گەشتۆتە کۆشتەکان بارودۆخەکە لەکوێیە؟ بەداخەوە ماوەیەکی دوور و درێژە پەیوەندی نێوان هێز سیاسەکان لە هەرێمی کوردستان لە ئاسیشی خراپە، ئاسێکی سارد و سەر لە نێوان هەموو هێز سیاسەکان، بێمتمانێکی زۆر لە نێوان هێز سیاسەکانە هەیە و بەشێکی زۆریشی ئەوەی کە ئێستا کە ئەیگەڕێنمەوە بەوە هیچێک لە خاڵلاوازەکانی هەرێمی کوردستانیش ئەو پەیوەندی خراپەی نێوان هێز سیاسەکانە پێویست دەکات کە مبادراتی باشە بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام ئەمەشی ئەوەی ڕاگەیانەوە کە دەرگای لەسەر پشتە بۆ هەموو دانیشتنێک بۆ هەموو لێکتێگەیشتنێک بۆ ڕێکەوتنێک کە ببێتە هۆی ئەوەی کە ئارامی سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستانە هەبێت. بەڵام ئێمە شەزانین کە ئێستا هێزێکی تر لە هەرێمی کوردستانە هێزێکە کە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان باڵا دەسا ئەوانش پێویستە ئەو مبادرەیان هەبێ وەکوتم بێمتمانەیەک لە نێوان هەموو کۆی هێز سیاسەکانەیە بە تایبەتی لە نێوانێکی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەموو کات چاوەڕێ ئەومان کردووە و ئێستا لە هەموو جومگەکانە بەڕاستی باڕوون بین ئێستا ئەو کێشەیە هەیە لە نێوان پارتی و یەکێتیا و سارد و سڕێ هەیە و بەشی زۆریشی پەیوەندی بەو خراپی ئەو پەیوەندیە نێوان هەردوو هێز سیاسەکەەوە هەیە و چاوەڕێەکەین بۆ داهاتوو هەوڵ بین کە ئەم سادی سڕیانە نەمێنێ ئاشتەوایشی نیشتیمانی لە هەرێمی کوردستان ڕابگەین بەڵام نەک وەک ڕابردوو بەداخۆ لە چەند قۆناغێکە کە یەک تۆز هەنگاوێکە چوینە پێش حدەسێکیان دروستە کرد و دوو هەنگاوە هاتینەوە دواوە یان تەسریحێکی لابەلای تۆڭە درایان ڕفتارێکە کراکە ئەبووە هۆی دیسان تێکدانەوەی بارودۆخەکەی و خۆتان نەزان لە 2 ساڵ ڕابردووە بە تایبەتی لەسەر قانونی انتخابات و مەسەلەی کۆمیسیۆن ئێمە کێشەی زۆر گەورەمان هەبووە لە کاتێکا کە ئێمە ئەو ئیتفاقی ئەو ڕێکەوتنەی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەمووە هیچێ لە خاڵەکانی بەوازەحی باز لەوا کات کە پێویستە هەمواری یاسای انتخابات بکەین و کۆمیسیۆنەکە کارا بکەینەوە بە سازانی نیشتیمانی نێوان هەموو هێز سیاسەکان نەک تەنیا یەکێتی پارتی. بەڵام بینیمان کە کاتێک کە چەندین دانیشتن کرا لە قانونەکە بەشێکی زۆریمان تێپەڕان لە چەندین جار لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان برادای پارتییان و لەسەر هەموو شتێ ڕێکەوتین بەڵام ئێمان و چەند خاڵێک ماوە هیچێک لەوانە مەسلەی پێگاتەکان بوو کە بوو بۆ گرێچۆرە بۆمان ناکرایەوە بینێمان هەموو 4 هەنگاوە چوینە پێشەوە لە پڕ تەسریحێکی تۆڭە درا لای سەرۆکی حکوومەت لای یەکێک لە برادرانی پارتیەوە 2 هەنگاوە هاتینە دوای ئەخیشتیان حەدەسە بوو کە دوا کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانی تیاکرا و بەداخەوە لە کاتێکە ئەو مەئامەرەیە کرا هەردوو مەکتەبی سیاسی لە پیرمام لە کۆبوونەوە بوون. تازەترین زانیاری کە سەرۆک هەرێمی کوردستان پێشنیاری کردووە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنی هەرێمی کوردستان کامە تا چەند ڕێگە چارەیەکی دروستە؟ لە ڕاستیە بە پێگەرێمە و برارەی مەحکەمەی ئیتیحادی جێبەجێ بکرێ ئەبێ وابێت چکە هەموو ئەگەر نادەستوری بێ درێژکردنەوەی پەرلەمان کەواتە ئەمە بڕیارانەی کە دراویشن باتەڵە هیچ بڕیارێکی نەدراوە منەوە دووباراکەمەوە سەبارەت بە کۆمیسیۆن لە پەرلەمانی کوردستانەوە نە لە پێش درێژکردنەوەی پەرلەمان نە لە دوای درێژکردنەوەی پەرلەمان هیچ بڕیارێک نەدراوە تەنیا سیناریۆیەکی حیزبیانەی پارتی بۆ کراوە ئەوە شتێک نەبووە ناوی عەمەلیەک یان ئیشێک کرابێ لە ناو پەرلەمانی کوردستانە ئەگەر قسە لەسەر دوا کۆبوونەوە چەندی جارێمە ڕووکردنەوەمان ناوە سەرۆکی پەرلەمان بە پێی دەسەڵاتی خۆی کە هەیەی بە پێی پەیڕە و جەسەی هەڵگرت و هیچ شتێکی بێزگە لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەو هەڵبژاردن بەڕێوەبەریانی لەسەر چ میکانیزمێکە بێ؟ لە ڕاستیە ئەبێ بە یاسا کۆنەکە بکرێت چکە یاسای چکە نییە جێگەی بگرێتەوە بەڵام ئەو یاسا کۆنەش کێشەی لەسەرە خۆتان نەزانین سە شەکوای لەسەرە لە محکەمەی ئیتیحادی لە دوای یەک لابوونەوەی و شەکوانە لە محکەمەی ئیتیحادی ئەو کاتە کۆمیسیۆن ئەگە کۆمیسیۆنی عێراق نازام کەی و چۆنەوە لەگە سەرۆکاتی هەرێم ڕێەکەونکەی هەڵبژاردن بکرێ بەڵام ماوەتۆ سەر ئەوان لەگە سەرۆکاتی هەرێمە تۆپەکەی سەر ساحەی ئەوانە کەی دانێن بۆ هەڵبژاردن و کەی هەڵبژاردنەکە ئەنجام بدرێ بەگشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵەوەیە کە بەردەوامیش ئەمەمان دووپات کردوەوە قەت ڕۆژە لە ڕۆژانم قسەیەمان گۆڕانکاری بەسەر نهاتووە کەوتومانە پێویستە لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی پاک و بێگرد هەڵبژاردنێکی نەزیه بکرێت و
و خەڵکی کوردستان کاتێک چ سنۆقەی خات دەنگەی خاتە ناو سنۆخەوە دڵنیا بێتەوەی دەنگەکەی پارێزراوە پێویستمان بە یاسایەکی ئەوەیە کە هەڵبژاردنێکی پاک و پێگەردی پێ ئەنجام بدەین ئێمە لەگەڵ هەڵبژاردن کەی دیاری کرا هەڵبژاردن لەو کاتا بکرێت بەڵام بەو مەرجەی کە هەموو لایەکمان بزانین کە هەڵبژاردنێکی پاک و بێگەردە زمانی ئەومان هەبێت کە هەڵبژاردنەکەمان هەڵبژاردنێکی پاک و بێگەردە بێت. زۆر سپاس بۆ زیاجە بەهار سەرۆکی فراکسیۆنی کەتی لە پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەمی پەرلەمان زۆر بەخێر بێ سپاس بۆ سەرنجەکانی تۆ سپاس بۆ ڕانگەیاندنەکانمان بەخێر بێت. خۆشەویستان ئەوەی کە کاکزیاد باسیکردێ مەشومەدەوارین کە هەموو کێشانی کە لە هەرێمی کوردستان سەریان هەڵداوە بەرەو چارەسەر بڕۆن ژیان و گوزەرانی هاوڵاتیان و چەخۆرانی هەرێمی کوردستان بەگشتی بەرەو باشی بچێ و بە تایبەتیش پارێزگای سلێمانی وەک کاکزیادیش باسی کرد کە ئەمنە عەدالەتی و جیاوازی و جیاکاری کە هەبوو لە ڕابردوودا ومێدەوارن کە نەمێنێ و لە سایە ئەم پرۆژە یاسایی بودجێ عێراقدا تا ڕادەیەک کێشەکان ڕێگەچاری خۆیان دۆزی بێتەوە هیوای ژیانێکی پڕ لە خۆشگوزەرانی بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان کاتێکی شات.